ئەستانی شەو. خوای میهرەبان ئاگات لێیە لەو کاتانەی نیوە شەوە و خەڵکی ئەنوێ هەر برایە دوور لە خەوە و قورئانی پیرۆزی پێیە هەتا بەیان بە دەنگی زوڵاڵ پڕ لە گریان یا ئەخوێنێ دار و بەرد و مردووەکانیش کڕن بۆیان شل کردووە گوێ هەردەم لە سوژدە سەر لە نوێ ناوچەوانی دەجار بیستجار لە خاک ئەخشێ بەرزترین ئەندامێتی دێتە سەر خاک هێمن دڵپار لەگەڵ خوای خۆی پەروەردگار بە ئەدەب ئەدوێ تا بە ڕەحمەت شەهید بوونی پێ ببەخشێ هەتا سەربەرزتر بمرێ بەڵکو لەگەڵ پێغەمبەر و شەهیدانە حەشر بکرێ. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی